ئەم دکتۆر عیماد سەدرەدین سەدیقم پسپۆرە نەشتەرگەری گشتیمە لە هەولێر ئەندامم لە تیمی نەشتەرگەری سمارت هەستم کرد ئەو ئیڤێنتە زەرورە لەو کاتێ ئێستا کە فیفت فاست تراک ریڤیو ئۆف دە تایروید کانسەر بوو لە ئەوی بزانین کە تاوەری تەندروستی سمارت لە چ ئاستێکدایە لە ڕووی زانستی تایروید کانسەرەوە ئەگەر بەراوردەچی بکەین لەگەر جیهانی ئەمڕۆدا الحەمدولله لە مستەوایەک و لە ئاستێکی بەرز ئیڤێنتەکەم دیت بەڵکو ئێمە وەکو تاوەری تەندروستی سمارت و تیمی نەشتەرگەری سمارت لەگەر لە یەک ئاست دەڕۆین لەگەر جیهان لەو بابەتی تایروید کانسەرەوە الحەمدولله ئەو شتانەی کە کۆمەڵە کشتی نوێ هاتە ناو تایروید کانسەر کە پێشتر نەبووە و ڕیڤیوە چش بوو بۆ ئێمە کە چۆن بتوانین مانیجمنتی کەیسەکان بکەین و بێ ئەوەی زۆرترین نەخۆشەکان ئیسیفادەی لێ بکەن ئینشاءالله پێم باشە کاتی ئیڤێنتەکە کەمتر بیکەمەک و هەندێک بەرنامە هەبوو یاخود هەندێک پرۆگرام هەبوو پێویست نەبوو بەش دابدرێتن و 4 سەعاتیش لەسەر یەک بوو بەڕای من کۆفی برێک و ئیستراحەی تێدا بە لەو بینە باشتر دەبوو الحەمدولله ئێستا لە ئاستێکی زۆر بەرزدایە هیوای سەرکەوتن و بەردەوامیان لۆ دەخوازم ئینسان شانازی پێوە دەکاتن کە دێتە تاوەری تەندروستی سمارت هیوادارم بەو شێوەیە و بە ئاستێکی بەرزتریش بەردەوام بن ئینشاءالله